بە بەشداری 37,049 خوێنکار لە پارێزگای سلێمانی تاقیکردنەوەی وەزاری ئامادەییەکان بەڕێوە دەچێت. تاقیکردنەوەکان لە هەفتەیەکدا 3 ڕۆژ ئەنجام دەدرێت و ماوەی 2 هەفتە دەخایەنێت. وەزارەتی پەروەردە و گواستنەوە گەیاندنیش لە ماوەی بەڕێوەچوونی تاقیکردنەوەکان بۆ ماوەی 3 کاتژمێر هێڵەکانی ئینتەرنێت ڕادەگرێت. ئێمە وەکو پارێزگای سلێمانی ئەو بەرپرسیارەتیانی لەسەر ماناوەرکانی هەمانە لە دابینکردنی ئارامی و ئاسایش و ئەمنیەتی هۆڵەکانی تاقیکردنەوە پێداویستە لۆجستیەکانی وەکو کارەبا و پێداویستیەکانی تر دابینمان کردوون. ساڵی ڕابردوو لە ڕێگەی پێیج و تۆڕە کۆمەڵاتیەکان هەواڵی بڵاوبوونەوەی پرسیارەکان قوتابیانی بەخۆیەوە سەرقاڵ دەکرد. هەندێک ساڵیش بەڕێوەبەر هەبووە بە گومانی فرۆشتنی پرسیارەکان دادگایی کراوە. بەڵام بەڕێوەبەری پەروەردەی سلێمانی دەڵێت بۆ ئەم ساڵ بە تەواوی ڕێگری لە گزی و دیاردەی گۆڕینی پرسیارەکان کراوە. ساڵی پار لە پێرار زۆر باشتر بۆم ساڵ لە پار زۆر باشترە بێ. هەموو ئیجراعاتێک و خطی خۆمان گۆڕیەوە بۆ چۆنێتی گەیاندنی پرسیارەکان و بۆ دابەشکردنی و لە زۆربەی هۆڵەکانە کامێرەمان داناوە بۆ ئەوەی زەبتی کەین و زەبتیشمان کردەوە بە سوپاسەوە لەگەڵ هێزە ئەمنیەکانە. ئێمە ساڵی پێرار 78 کەسمان گرتووە کە زۆریان ڕەبتیان بە پەروەردەوە نەبووە لە شوێنەکان نمونەیەکی پرسیاریان دەستکەوتووە بەر لە ڕی تەکنۆلۆژیاوە کە ئێمە ئەو ڕێگەیەشمان گرتوون لەگەڵ کۆمپانیەکانی ئینتەرنێتە هەر هەمووی ئیتفاقمان کردووە لە کاتی تاقیکردنەوەکانە خەتی ئینتەرنێت ئەوەستەیە و ئەمەژێکێکە لەو هۆکارانی ڕێگری تەواوکرێ. وەکو ئێمەش مەسلەی دابشکردن و هۆڵەکان و پێداویستەکان هەر هەمووی مازەبت کردووە. من دڵنیای قوتابیان و خوێندکارانەکەم ئەم ساڵ لە هەموو ساڵێک باشترە بێت مەسلەی تاقیکردنەوەکان. لە شاری سلێمانی 404 هۆڵ بۆ پۆلی 12 زانستی و 191 هۆڵ بۆ پۆلی 12 وێژەی و 32 هۆڵ بۆ پۆلی 12 پیشەیی دابین کراوە. وەزارەتی پەروەردە ڕایگەیاندووە باوکاری وەزارەتی کارەبا لە کاتی بەڕێوەچوونی تاقیکردنەوەکان هۆڵەکان کارەبای پێویست و فێرنکەرەوەکانیان بۆ دابین دەکرێت. بەپێی ئەو خشتەیەشی وەزارەت بڵاوی کردوتەوە تاقیکردنەوەکان ڕۆژێک بۆ پۆلی 9 بنەڕەتی دەبێت و ڕۆژێکیش بۆ 12 ئامادەیی. ڕامیە ڕسمان کەناڵی ئاسمانی پەیام سلێمانی.